خۆشەویستان جارێکی تر سڵاتان لێبێ لەگەڵتانە بەردەوامین تەورێکی تری پرۆگرامەکەمان دەزڕەنجینی خاتونێکە لەو کەرستانەی کە لە ڕازاندنەوەی ماڵا بەکارە هێنرێ بێگومانێ سابینین ئەو خانمانەی کە ئەیانوێ کارێکی جیاوازتر بکەن یاخود حەز و ئارەزوویەکی جیاوازتریانێ بەهرەیەکی جیاوازتریانێ ئەیانوێ بە شێوازێکی جیاوازتر کار لەسەر کۆمەڵی کەرستی جیاواز بکەن چونکە خانمان خۆیان هەر حەزیشان لە ڕازاندنەوەی ماڵە و حەزیان لەوەیە کە بە وردی کار لەسەر کۆمەڵێ کاری جیاواز بکەن کە لە ماڵەکانە هەبێ بێگومانم خانمانە زۆرینان ێسابینی کە لە تۆڕە کۆمەڵاتەکانە پێیجی تایبەتی خۆیان هەیە کە بتوانن ئەو کەلوپەل و پێداویستیانەی کە دروستی ئەکەن بۆ ڕازاندنەوەی ماڵ توان نمایشی کەنووە ئەو کەسانەشی کە خواستیان لەسەر شتێکە لەسەر ئەوەی کە خۆیان حەزیلێتی ئەمان بۆیان دروست بکەن ئەمڕۆ خاتونێکمان لایە کە هەندێک لەو کارانەی کە خۆشی دروستی کردو هێنایەتی لە ناو ستۆدیۆکەی ئێمە بوونی هەیە توانین زیاتر لەگەڵ خۆیان گفتوگۆ بکەین و بزانین ڕنگدانەوەی کارەکانی چۆنە و چۆن توانوێتی لەگەڵ ئەم شێواز و ماتریاڵانەیە کار بکە ئەوی زۆر بەڕێز خات و کۆژین جەلال وەکو دەزڕەنجینێ کە بەڕێزیان ئێستا لە ستۆدیۆ لە ئێمە میوانە زۆر زۆر بەخێر بێ خات سپاس بۆ ئامادەبوون زۆر زۆر بەخێر دەست خۆش بێ کارەکان زۆر جوانن و ئەوەشی کە زۆر سەرنجی منی ڕاکێشا سەحار وردەکاریە ئەنی زۆر جار کە تو ئیشەکەکەی هەندێک جار کۆمەڵشتی ورد شتەکە زۆر زۆر بۆ جوانترەکانەوە گوی تۆ شتێکی زۆر گەورە بکەیت بەڵام با سەرەتا لەوە دەست پێ بکەین کارکردنی تۆ بۆم شتانە لە ماڵەکەی خۆتەوە دەستی فێکرد حەزی لێ کرد یاخود لە چیەوە فێری ئەم کارانە بوو زۆر سپاس دەکەم پێشتر یعنی نزیکی 2 ساڵە بێ من دەستم کردو بەم ئیشە هەر لە ماڵەوە خەریکمە تا ئێستا بەردەوام یعنی ئیشەکانم لە ماڵەوەکەم و شتەکانم زۆربەی زۆری هەمووی لە دەرەوەی کوردستان داواکەم یعنی ئیشەکەی ئێمە تایبەتە بە سێتی مارەکردن و سێتی بۆنەکان خەنە بەندان و ئەو شتانە بە زۆربەی زۆری کەرەستەکانی لە ناو کوردستانە بەردەست نییە ئێستا بوون منە لەم ئیشەیە زۆر کەس چالاکە چۆنەکە شتە کەرەستەکان بەردەست نییە ئێستا مەسەلەن من ماوەدی ڕێزمەکە ماوەدێکی باش بەکارەیەن ئەوانەی ناو کوردستان بەکارنایەنم اینجا قاڵبەکانی هەر بامان شێ بە لە دەرەوە داوای بکەیت ئەمە ڕێزەنە بەڵێ ئێستا لە ناو قاڵبەکەیەتی حەزم کرد لە قاڵبەکە بۆتان دەکەم سەلامەت بی ئەمە پێشتر تەبەقەیەک دروستەکەین تقریبی شەو ڕۆژێک ئەبێت یعنی لە ناو قاڵبەکە بێ هەتا وەکو خۆیەگرە اینجا دوای ئیشی لەزگەکانی بۆکەی ئەکەیتە سەر بۆردەکە و اینجا ڕێزنی تر ئەەکەی بەسەریا بامان شێوە بە 24 ساعتی تر زیاتریش چاوەڕە بکەیت تا خۆیەگرە اینجا ئەم قاڵبانە بەکارێنین ئێمە قاڵبی سلیکۆنیە ئەو لە قاڵبەکە دەری ئەەکەی بەم شێوەیە کە خۆی گرت و جوانوشت بۆ ئیترەمە کارەکە لە قۆناغی کۆتایی کۆتایی کە دەریەکەی لە قاڵبەکە هەستێکی خۆش وەستێکی ناخۆشیشە ها هەنێکا دەترسی ئیشەکە بۆ شێوێ نەبێت کە تۆ چاوەڕێ کردو هەبووە شتیوە خاستن لە زستانە ئیشکردن بە ڕێزن لە زستانە خۆش نییە بۆچی تەڵخ ئەبێت ماوەدەکە حەزی بەجەوی شێدار و ساردی ئەوانە نییە تا گەرم ڕەفیقی هاوینە هەتاکو گەرم بە شوێنەکەی باشترەکە باشە زۆریش بەشوانی اینجا ئەمە بردێکە تایبەتە بە ڕۆژی مارەکردن ئەوی کە لای مەلا ماراکردن لە 24 ئەم جمعە عنیان 24 مانگ لە ڕۆژی جمعە مارەکردنەکەیانە کرێت ناوی بکوزاوی لەسرە مانگەکە و ساڵەکە و تێکستێکی بچووکین ئەمە سێتی ئەوەیە بەڵێ ئەمە بۆ هەڵقەکانیانە بەڵێ بەڵێ ئەمە بۆ ئەڵقەکە ئەفو لەگەڵ مروارێکە پێکەوە بەکاریان ئەڵقەکانی پێوەکر ئەفو اینجا دواتر لەلایەنێکێکی مەسەلەن گەورەکانیانەوە قردێلە و مروارەکان بۆ بڕێ ئەمە ئێستا ناوی بکوزاوی لەسرە جیهاد و لاڤە دەستی تۆ خۆش بە ئیشەڵڵا ئەوانیش سەرکەوتوو بن لە ژانە یەخواشتانە بێگومان کاری زۆر وردنەوەی کە زۆر وردە خاستن پیرۆزیان بێکار ئەمەش لە چکەکەیانە بامان شێو هەر سێتی ئەوە ئەمە بۆ کاتی لای مارەکردنی مەلا بووکەکەی یا بەسەریە ئەوم شێوێ ناوی بکوزاوی لەسرە اینجا ئاەتێکی لەسرە بەدڵی خۆیانن و سینەکان هەر شتێک ئەوەش هەر لەگەڵەمە هەر پارچی ئەو سێتەیە ئەمە چۆن ئیشی لەسەرەکەیت ئەمە بە جیهاز لەزگەکەی بۆ ئەبرم خۆم و بە ئوتو حراریە ئەی خەیتە سەری لێ نابێتەوە دواتر بەس ئەمە ئیشەکەی زۆر وردە چونکە نووسینە و یعنی هەمووی لەسەرێک پارچەیە باشە اینجا لەزگەژ نییە ئەبێت ئەوە دانە لێ بکەیتە و حرف بە حرف داینیت و اینجا دواتر ئۆتۆکەی لەبێت چۆن قیاسەکانی وەرەگری قیاسەکانی یان پێشتر وەکو سکێچەکەی کێشی هەر سکێچی بۆکەم بە کۆمپیوتەر ئیشی لەسەرەکەم جیهازەکەیم هەیە ئەوش جیهازەکەی هەر لە دەرەوە داوام کرد لەزگەکەی بامان شێوە ئەمە لەزگەی حراریە ئەبێ هەر لە دەرەوە داوا بکرێ
ئیتر بەم شێوێ دەرەچێ يعني الله سايترو دەستە خۆش لێبوونەوە یاخو شۆردن ئەتوانێت بەکار ئەتوانرێ بشۆرە بەڵام عادەتەن یعنی ئەمە خۆی بە لەزگە و بە حراری بەکارێن جا شتێکی تایبەتی ئەرەڵە مەگەریترەها بڵێ چۆنێکێک زۆر عملی بێ بیشایان مەسەلەن لەو ڕۆژەیە لەچکەکە پیس ببێ ئەنج بەس ئاسایی ئەتوانرێ باشە خات و کۆژینە ساپینی بەدەر لەوەی کە ئەمە سێتێکا گەر کەسێک خواستیان دوو هاوسەر خواستیان لەسەری بێ بۆیان بکەیت هەندێک لە کەرەستەی کابینم لەوانەیە ئێمە بەڕاستی هەموو پەرداخمان هەیە لە ماڵە ڕاستە بەڵام تۆ چۆنیەک بۆ نمونە سایچە لەوانە ئەم پەرداخەیە ینی چۆن کاری لەسەرەکە پەرداخەکە ئەوش بە هەمان شێوە سێتی کێک بەڕێنەکەیەتی قاپەکەیەتی دوو پەرداخە ئەو قاپەکەیەتی لەگەڵ دوو چەتاڵ و شفرەی کێکەکە و چقۆی کێکەکەی کە پێی ئەبڕ بۆ کاتی کێک خواردنی ئەها ئەوی دوای مارەکردنەکە دەمیان شیری نەکەن بووکوزاوە ئێستا ئەو حرفی بووکوزاوە لەسەر پەرداخەکان دروست ئەکرێ ئیتر بەدڵی خۆیانە مەسەلەن بیانە بە لاتینی بێت یان حرفی کوردی ئەمە ماڵی کاکجیات و لاڤەخانەوە زەم لە هێلین خانە جا بە جوانیش دروستی کردو بەڵام لەبەرێک کە ناوەکان بە تەواتی دیار نەبێ هەندێک لە شوێنەکان لەزگەیکە داوە بەسەری ئەگەی نامە وەکو خۆی بە تەواتی نووسیوتە باسێکی ئەمەشمان بۆ کە ئەمە یان ئەو قاپەی کە لەویای جێ کێکەکەیە ئەمە قەستش ئەمەی ئەوە بوو ئەو قەستی قەردێلەکە ئەها کە ئەو شتینەکە ئەتوانی ئەو دوشوێن ئەڵقەی لەسەردا بنیت یان ئەڵلقەکان بەجیا لە سەری دابنی بە قردێلە و بە مروارەکەیەوە ئیتر ئەو کەسێک کە نزیکی بکوزاوایە بۆیان نەگرێت و ئەوان ئەڵلقەکە لەسەر ئەو بەکار ئەهێنن بە هەمان شێوە نای بکوزاوای لەسرە ئیتر تەکستێکی لەسرە و بەدڵی خۆیانەچیان بوێ لەسەری بنووسرێت والله بە جوانی ئیشەکەەوە دەستەکان دوایژە قسانی تێ بۆ خۆیان تەواو خات کۆژین با باسێکی ئەم کارانە بکەین ئەمانە لەوانەیە تۆزێک قورستر بێت بە تایبەتی ئەمە تۆزێک لی ئێستا پشتەکەی لای ئینارەی زیاتر دەرناکێ بەڵام ئەم تەنانەت گوڵتیشی بۆ ئەوە بۆ بردی پەنجەمۆرە نووسینی ئەم ئاەتانە تۆزێ وردە و وردە و پاکردنەکەشی خۆش نییە یعنی ئێستا لەزگەکە خۆی بە کۆمپیوتەر بە جیهازی لەیزەری ئەبڕێت کاتێکە یعنی لەزگەکە ئەبڕێت و تاو ئەبێت تۆ یعنی ها چۆن ئەڵی بە پاکردنێک لەزگەکە پاک بکەیت ئەو نووسینەی لە جێبمێنێت ئەو بەشەی زیادەکەی فڕێبیت و بە لەزگەیەک بکەیتە سەربۆردەکە خۆی لە پیجەکەم چەند فەرکارێکم داناوە بەس ئێستا مەجای ئەوە نەبووە گینا حەزم ئەکرد شتێک دروست بکەین بەس ئیتر ڕێنەکەوت زۆر سپاس دەکەم یاشەوەی ئەمە عزیێتە کێشا و بە دیاری بۆ بەرنمەکەی ئێمە شاناوە دەستەکانە خۆش زۆر سپاس ئەمە جیاوازە وایە ئەمە هەر ناوی ڕۆژێکێنەوە کورساتی لەسەر ئەوژ لۆگۆکێتی ئەوژ ناوی خۆمە ئێتە هەر وەکو ئەها لەو حەیەک ئەتوانی بەکاری بێنی وەکو لۆگۆیەکی تایبەت هەم بۆ دیاریش زۆر جوانە ئیتر نووسینەکانی بەدڵی خۆتە بتوێکی لەسەر بنووسی بەڕەنگی ڕەش بێت گۆڵد بێت بەڕەنگی سپی بە حتا ئەو کات ئەم پشتی ئەتوانی سپی نەکرێت دەستەکانە خۆش بێت زۆر سپاس بۆ دیاریەکە ئەمەش ئێمە بێگومان لە دەستگای میدیای کورسات مۆزەخانەیەکیشمان هەیە تەواوی ئەو ئەرشیفانە تەواوی ئەو ڕێزلێنانانە تەواوی ئەوی کە وەکو دیارەک بۆ کورسات هاتووە ئەمەشە بێتە بەشێکی تر دەستی خۆش زۆر سپاس ئەنجا پێمان بڵێ ئەم کارانەی تۆ بۆ نمونونەکە بە تایبەتی زۆرینەی کارەکان مناستەکەمی بۆنەی هاوسەرچی دروستیەکەی لە ڕێی چیەوە تۆ ینی پیجێکی تایبەت بە خۆت هەیە بەڵێ پیجێکی ئینستاگرامم هەیە خۆم تیکتۆک و سناپیشم هەیە بەڵام زیاتر ئینستاگرامەکە فۆکسە خەمەسەری چونکە لە یعنی ئێستا لە عالمە هەر بۆ بزنس ئینستاگرام زۆر بەکارێت تقریبی 2 ساڵ زیاترە بێت کە پیجەکەم دانا یەکەم جار 3 ئیشمە کرد ئیشی ڕێزن و مۆم و کۆنکرێتی ئەنجە دوای هەر بامان شێوە مەوەدێکیش لە ئەیگریتەوە ئیتر ئێستا توانی لە بری ئەوەی کە باڕێزن دروستی بکەی بە کۆنکرێت دروستی بکەیت بە هەمان شێوە هەرسێک ینی هەرسێ بوارەکەم لێک بوارەکۆ کردەوە هەمووین کرد بە سێتی مارەکردنەکە پێشتر هەرسێکیم ئەکرد بەڵام ئێستا تایبەتەکەم بە مارەکردن دەستی شێوەکاری چۆنە خات وڵی ڕسمم حەز لێ بوو فترێکیش خۆمایە بەس ئیتروازم لێنە ناخوی بەرەوە مادام تۆ ئاورتەکاری دەبێت ئەتوانی هەم بۆ سکەیت و بۆ ئەو شتان بەس ئیتر بەخوا ئەم ئیشە زۆر وردەکاریە ینی فرێ ئەوە ناکەوم هیلاکی شەکان ڕێزەکەمە بێ بۆنیشی زۆر ناخۆشەوەیە تۆزە
بۆ تەندروستی ڕێزمەکە زەحمەت بۆنی زۆر ناخۆشە وایە ئەمە هەر نمونێکی مۆمی خۆتە دروست کردو ئەوانە حازری بوو بەکارم هێنا بەس ناوەکانم خستە سەری و ئەم لەزگێشم لایەوە بووی ئەو نووسینە لە نەبێتەوە دواتر ئەتوانن لە کاتی بۆ نمونە ئەتوان لێ بکەن ئەشتوان پێوی بێ بەڵام ئەها بۆ پارێزگاری پێوی بە باشترەکە چونکە مۆمەکە چەورە لەزگەکەی لەسەر بێت احتیمالی هەیە بڕوە ئەو لەزگێ پارێزگاری لێ ئەوە هەر زۆر باشە من زۆر مۆم لەبەرەوە دەسی لەنام کە دوای بۆنێکی ناخۆشی دەستشی چەورە بێ بەزەوە کێشەی نییە دەستە خۆش بێ ئەم کاریکیانە ئەمەکو وەک بڵی سنووقەکە بۆکسێکی شۆن ئەڵقەیە بەڵام ئیتر ئەها چۆنڵی تایبەتە هەمووی بۆ گۆڕ ڕازانراوەتەوە ئەگەر بە ئەمەش بیرۆکەکانی زۆر جوان و جیاوازە دەستەکانی خۆش بێ ئەڵقەکانی تێبکەنەوە بەڵێ ئەو ئەڵلقەکانە لەسەر بۆکسی ئەڵلقەکان ناوی بکوزاوان وسراوە لە پشتی بۆکسەکە جێگر ناتوانم چکە داخلێ دەرگاکانی ئەبێ ئاوا بێت ئاوا گەر بتوان ئێوە ئەمیش ناوی دوو هاوسەرە بەیەکەوە بەڵێ باشە ئەم بیرۆکانە تۆ بۆ ئەوەی کە زیاتر بتوانێت پەرەیان پێبێ بۆ نمونەوە هەیە زۆر بە دووادا چوونا بکەیت لە باوەڕکە جاریوە هەیە هەتاوەکو سەعات سەی شەو ناخۆم هەر سەیریشت ئەەکەم بەدوایە ئەچەم ڤیددیو وەرەگرم ینی فکرە وەرەگرم بەردەوام ئەم ئیشە ئەبێ لە تازەگەریا بیت ینی من ئێستا هەر لە قاڵبی ئەمە بمێن مۆ نابێت چونکە بەردەوام شتی تازەیەت خاستن لە پەیجە عەرەبێ گەورەکانەوە شتی زۆر جواندا ئەنرێ ینی بینەریش چاوی ئەوە بینێ کڕیار ئەڵێ حەزم لەوەیە یان جاریوە بۆمان ئەنێرن نمونەیەک ئەڵێ لە مەمان بۆ دروست بکە ئیتر تۆش ئەگەر بزانی مەسەلەن قاڵبەکەیت هەیە یان ئەو ماوادی کە ئەوت هەیە بۆی بکەیت ئەتوانی بۆی بکەیت و لەسەر داواکاری لەسەر داواکە ئێستا بۆ نمونە ئەم هاوسەرە بەڕێزانە ئیتر تەواو تۆ مناڵێتە نێوانیانەوە حەزەکەن بۆ مناڵەکان بۆ چۆن ئەمە ڕۆژەکەوتیاری کردووە بۆ مناڵەکان شتێکی تێت و لەگە سێتی ماڵەکان بردێکی پەنجەمۆرمان کرد ئەلەوە بۆ مناڵ و دایک و باوکەکە ئەمەیان ئەمە بردی پەنجەمۆر ئەمە پەنجەمۆری پێ ئەەکەن مۆڕەکەشی لالێتی ئەلەم شوێنانەیە پەنجەمۆرەکەکەن دومارە کرانی ناوی بەهوکیانە تۆ ئەمە ئەحمەد زاواکە ئیلاهی زاواکە ئەلەوە هەردووکیان بە شێوەی دڵ لە ئەخیرە ئاوە پەنجەمۆرەکەن اینجا بە شێوەیەکی دڵ ئەمێنێتەوە لەوەیە لە ناوەڕاستەمە توانم بڵێ عەقدێکیشە ئەوە زۆر باشە ئیترە ڕۆژێ لە ماڵیشەوە هەر کەسێکیان ئەمان ناڵێنم بەڕێزانە کەسێک کێشەیە بێ ئەوە شارێک شۆکە پەنجەمۆری خۆ کردووە ئیتر پیس ناکە ئیتر ئەو پەشیمان بوونەوەی نییە بە هەمان شێوە بۆ دایکێک و باوک و بۆ مناڵیشی ئەەکەین یعنی ئەمە توانین دایکەکە لەرە بیکە و باوکەکە لە و مناڵەکە ئەها پەنجەمۆرێکی زۆر ناسکە یەکەم ڕۆژی لە دایک بوونێتی ئیتر پەشیمان بوونەوە شتیانە دەستەکانە خۆش ئەومە بخەرەیە بخۆردی تێەکەی اینجا کەدا ئەگەرسێنی بۆنەکەی بڵاو بێتەوە زۆر جوانیش ئەمە بەشی نووسینەکەی تۆ ئەمەدانا عادەتەن کە لە چکەکەی بەکار ئەهێنە دیان درێس و شتەکەیدا ئەنە ڤیددیۆکی واشمان هەیە هەر لە پێیج ئارزمان کردو مە بخەرەکە کەدای ئەگەرسێنن بەلای لە چکەکە و بەلای جلەکە ئەبن بۆی بۆنی خۆش ئەنج بەلای سێت و شتەکانە ئەیبن زۆر جوانە ئەو مە بخەرەیە هەم دووکەڵەکەشی کەیکا بۆنی خۆشە و ئیتر تایبەتە وایە دەستەکانمانش سەحر توش قساکەی یعنی زۆر خانم هەیە هەر دایانی لە سەر مێزی ماڵ بڵێ بۆ یان یادی هاوسەرگیریەکان بێ هەر لە ماڵەکە لە باتی ڕستمێک ئەتوانیت ئێستا بۆ نمونەوەکو ئەمە زیکرێکی لەسەر بنووسی تەکستێکی جوانی لەسەر بنووسیت و لەسەر کۆنسۆڵیان لە شوێنێکی ماڵەکە و دایبنیت زۆر جوانە وەکو لەو حەیەک و وەکو ئەها شتێکی تایبەتیش ئەبێت بە خۆت جاپەمە بەبوو بکوزاوەکان هەر بە تایبەت دای ئەنان هەمووی بە تایبەت ئەکرێت ئیشەکانمان هیچی حازری نییە ینی هەمووی لەسەر داواکاریە مەسەلەن ئەم سینیە ئەمە ئەو مۆمانە هەر هەمووی چونکە ناوی لەسەرە مەسەلەن ئەوێ تەکستێکی لەسەر بێت تۆ ئەو تەکستە ئەبێ بۆی ڕابکێشیت بۆی دەربکەیت یعنی ئەبێ هەمووی بەدڵی خۆی بێت خات و کۆژین زۆر جار من بینیومە لە زۆربەی کات لە یوتیوبیان لەو گرتەفیتوانێ و کاراناکەن ئەمە ئێستا ئەم شێوازەی تۆ کردوتە بۆ نمونە ئەم شێچەندینەیتیایە هایانە گوڵی سروشتیە هەیە گوڵی سروشتیانن و شکراو لەفاتی ئەمانە گوڵە سروشتیەکاندا سینیەکم کردوەر بەمان ئەوش با بڵم هەر لە فەیژەکەیە هەیە ئەم بەشەی چەند پەڕێ گوڵی سووریتیایە سروشتیە وشکراوە بەستێکی نایە لە کاتی گەرم ئەبێت بە ینی بە شێوەی خۆی وشک بکرێ شێوەی وشکردنی تایبەتی هەیە جاری وا هەیە لە ناو گڵێکە خوێکی تایبەتە دای ئەنەیت بۆ چەند ڕۆژێک اینجا وشک ئەبێت یا مەسەلەن ئەبێت گوڵەکە ئێستا هیوا هەیە خۆی گوڵی وشک کردووە
ئەڵێ توانی بۆم بکەیت من نەتوانم بۆی بکەم بەڵام هەم مەوادی زۆر ئەوە هەم ئیشەکە زۆر وردە حیفە ینی تۆ بیر بکەیتەوە ئەم ئیشە تێک ئەچەست بینە ینی ناتوانانی ئەو مەسئولیاتە وەربگریت کاتە بیان بەدەست خۆتەوە بۆی زۆربەی کات بەڵێ بەڵام زۆر کەم ینی ئیش لەسەرواکەم کە گوڵ وشک بکەم و ئەها ڕێزنی بکەم تۆمە بەستۆ زیاتر کارەکە بمێنێت بەڵێ ئێستا مەسەلەن ئەو کە بێوێت من گوڵێکی بۆ بکەمە ناو ڕێزن ماوادی زۆر ئەوە ئەنج ئەویش لەوانەیە قوڵی نەکاکە بەوەنە ینی تێچوەکەی ئەو پارەی پێبە لەبەرەوە من هەر وازم لەوە ئیشانە ئەوان ناکەم مادام خۆ تۆ باسی فێرکاری شت کرد پیجەکەت ناوی چییە؟ KJ ستۆرم لە ئینستاگرام هەر KJ ستۆر بەڵێ KJ اینجا 4 خوار و ستۆر ئیتر لەوێ ئەگە کەسێکیش حەزی کرد ئەتوانێت هەر ئیشەکانمان لەوێ هەموو داواکارەکانمان لەوێ وەرەگرن ڕقم تەلەفۆن و هیچ شتێکی سەرماندانەوە تەنها لە ڕێ پیجەوەیە ئەویش بۆ ئەوەی ئەها لۆدێکی زۆر و شێواویەک دروست نەبێ هەموو شتەکان لە ڕێ ئینستاگرامەوەکەی زۆر باشە خات و کۆشین ئەگەر بۆ نمونە ئەم ڕەنگەی نووسینانە هەستەکەم زۆرینەی گۆڵدن یانی ئەوەیە ئەگەر داواکاریەکە ڕەنگێشی کەبێت ئێستا بۆ نمونە ئەتوانین وەکو ئەمە باڕەش بیکەین بەسپی بیکەین لە هەمان شێوە لەسەر ئەو بابەتانە ڕێزنەکانیش بە هەموو شێوێک ئەتوانین هی وایە دایکی وایە حەزەکا بە پەمەی بۆ مناڵی بکات بەوە ئەکرێت ئێستا ئەمە هەر بە هەمان جیهاز ئیشی لەسەرەکەم ئەمایان ڕەنگی ڕەشە ئەویان گۆڵ دەکەێتی ئێمە دەستخۆشی لێکەین بە هیوای سەرکەوتن بە هیوای بەردەوامی بە هیوای ئەوەی کاری جوانترکەیە ئەمەی تۆ جیاوازترە بە تایبەت کراوە بۆ هاوسەرەکان کە بتوانن بمێنێتەوە ئەمە زۆر گرنگە دەستخۆشی لێکەین و بە هیوای ئەوەی کە زیاتر گرنگی بە کارەکانمە دووبارە جارێکی تر سوپاس بۆ دیارێک زۆر سپاس پیرۆستان بە ئیشەڵڵا سەلامەت بن و بەخۆشی ئێمە ڕۆژانە لێرە خات و کۆژین برگێکمانێ هاوکاران مامادەیەکەن ئەگەر سەحرا زۆر جار باسیەکەین جاکسەم پرسیارم لێکاڵێ ئەو تۆ سێری کێ توانانی دروستیکەیتەوە زۆر باسی هۆشتاناکەین ئەم ڕۆژە چینە لای برگە یوتیوبمان سەحر فەرموو تۆ بزانین چی